تەنها یەک شەقامی دووساید هەیە، ئەویش 4 ساڵە بێ شۆستەیە. ئێرە سەنتەری نەحیەی سیدەکانە لە سنووری برادۆست. لە ساڵی 2018ەوە جوتسایدی سەنتەری نەحیەکە قێڕتاو کراوە. دوای 4 ساڵ هێشتا نەتوانراوە شۆستەکانی ئەم ڕێگایە بە تەواوەتی چاک بکرێت. ئەم دیمەنانەش سیمایەکی ناشرینی بە شارۆچکەی سیدەکان بەخشیوە. لێرە کە ئەوە شۆستەکەیتی تەسوێرکە ئێستا ئەوە شۆستەکەیتی کە تا ئێستا شۆستەکە تەواو نەکرا کە ئەو بەرد و خۆڵی شۆستەکە دێتەوە سەجادەکە یعنی سیمایەکی نەشرین بە دەڤەرەکەمانەدا بۆیە وەکو پێویست کار نەکرا لە دەڤەرەکەمان کە شار پێ جوان بی سیمایی شار پێوە دیار بی ئێستا هیچ پێوە دیار نییە هەردووکانێک کەس نازانی کووە لەندێک جیا بریندە لەندێک جیا نەویە ئەگە هەموو یەکێک بی جوانتر دێت. سەرۆکی شارەوانی سیدەکانیش دەڵێت ئەو بڕگانەی لە تەندەری پرۆژەکە هاتوون وەک خۆیان جێبەجێ نەکراون. وەکو بڕگەکانی کە لە تەندەر هاتووە بڕگەکان جێبەجێ نەکرا وەکو جوانکردنی سیمای شار و چاکردنی شۆڵدەرەکان و ڕێخستنەوەی ناوبازار بە حکمی ئەوەی تاخیر و کۆمپانیا ئەوەی کە جۆسایدەکەی پێ ڕاستپارد بوو لی وەرگیراوە و درا تەندەرین و لە تەندەری نوێش تەنها قرتاوکردنی تێدا بوو ڕازاندنەوەی تێدانە بەڵام ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی سیدەکان دەرخستە و پرۆپۆزاڵمان ئامادەکرۆ جارێ بۆ سەر لە نوێ بۆ ڕێخستنەوەی ناوبازار. درێژی شەقامی جوتسایدی سیدەکان نزیکەی 3 کیلۆمەترە، زیاتر لە 1 کیلۆمەتر. دوکاندار و کاسبکارانی شارۆچکەی سیدەکان لەسەر ئەرکی خۆیان بە ئارەزووی خۆیان شۆستەیان بۆ ڕێگاکە دروست کردووە. وڵات حەسەن، کورسات نیوز، گەشتبینن ئەو پرۆژانە برادۆست. ئینشاڵڵا لە یەکی سار دەست بە پرۆژەکان ئەکرێنەوە.